پرسەی ئەو گەنجەیە کە لە یەکەم شەوی ئەرکەنوێیەکەی و پاراستنی ئەمنیەتی هەرێمی کوردستان شەهید بوو. پەلەمارێکی تیرۆریستی لا بەرزایەکانی زورگەزراو خاڵێکی فەوجی سێی لیوای دەی پیادەی کردە ئامانجوو لە بەرپەرزدانەوەشیدا ئاکۆ کەریم قادر و خالید حەمید هەیاس شەهید بوون. یەک گوێزبێکە لێ دەوام کرد ئەم شەو یەکەم شەوی بچووە دەوام لەوێ ئێوارە ساعت 8:30 بە گولەی قەنات شەیدیان کرد. وەڵڵا یاریازی سەرخێک و پاکەتێک و 27,000 داما 27,750 داما ئەوە پارەکەیە ئەوەندە یادگاری لای بەجێماوەدا پاشی. بۆشایە ئەمنیەکان هۆکاری ئەنجامدانی ئەم پەلەمارە تیرۆریستیانن. هاوشێوەی جاری پێشوو لە نێو فەراغە ئەمنیەکانەوە تیرۆریستان بە چەکی قەناس پێشمەرگەیان بە ئامانج کردووە. لە نزیکی 194 مەترەوە بە شەکی بە دووربین تەقیان کردووە لە کاگاکۆ حرز بووە، دوو حرس بووە، یەکێ لە ناو ڕەبەیەکە یەکێکشیان لە سەربان بووە بۆ بەهۆی برینداری کاگاکۆ خۆشی تەقی کردووە لە کاتی بریندارەکە شوێنەکەی دیارە قەباخانی دیارە شوێنەکەی خۆیان. دوایی مام خالیدیش بچێتی بچێت بە ئیتیجاهی ئەو کە فاسیلەیەکی زۆر کەمیان بین بۆ چۆ بەلای ئەو لێ گولەیەکی بەرکەوتووە بەداخەوە هەردووکیان چوونە کاروانی شوێزان. هێرشەکەی شەوی ڕابردووی بەرزایەکانی زورگەزرا و دووبارەبوونەوەی هەمان ئەو هێرشە بوو کە یەکی ئایاری ئەم ساڵ هەمان خاڵی بەرگری هێزەکانی پێشمەرگەی کردە ئامانجوو سێ شەهیدی لێکەوتەوە. ئەگەر بە زووی کاری پێکەنانی لیوە هاوبەشەکان و پڕکردنەوەی فەراغامنیەکان بە ئەنجام نەگات دەبێت ڕۆژانە دووبارەبوونەوەی پەلەماری لەم جۆرە ببینین بۆ سەر پێشمەرگە و هێزە عێراقیەکانیش. کارۆن محەممەد کورساد نیوز ناحیەی پردێ.